لەم کاتەدا کە هەڵبژاردن بووە بە ئەمری واقع پێویستە ئێمە وەکو موسڵمان هەتا بکرێت ئاشتیانە هێمنانە مەدەنیانە بەڕێوەی بەرین دوور لە توندوتیژی و دوور لەوەی کەوا حساسیەتی حیزبی و نەفسی و شەخصی وامان لێ بکات کە خوا نەخواستا یەکتر ناشیرن بکەین. ئێمە وەکو زانایانی ئیسلامی پەیامی ئێمە پەیامی دینەکەمانە کە ڕێز لە بەرامبەر بگرین و ئەوەی کەوا خەڵکانێکی دوور لە دین دێکە ئێمە نەیکەین و ئەسڵ لە ئیسلامدا یەکڕیزی و برایەتیە وەحدەتە خۆشەویستیە و دوور بین لە زمانی ناشیرین لەیس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء زمانمان خراب نەبێ بەرامبەر بە یەکتر و پەیامیشمان بۆ دەنگدەر ئەوەیە کەوا دەنگدان جۆرێکە لە شایەتیدان و ئەمانەتە بەڵگەشمان ئەوەیە کە ئەوەی لەسەر سندوقە ناڵێ غێری ئەو پەنجەیەش کە بەکاربێنی بۆ ناو دەرمانەکە کەواتە دەنجی خۆت بە فیڕۆمەدا ئەو شایەتیدانە لە قیامەت لێپرسینەوەی لەسەرە کە هەوڵ بدە دەنگ بدەین بۆ خەڵکانێک کە ئیماندار بن دڵسۆز بن پسپۆڕ بن و وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بفەرموویەتی ئەو کەسی کە هەڵدەبژێردرێ حەق خۆیەتی ئەو کەسە عادیل بێ قادر بێ و هەروەها بەتوانا بێت کەسێک بێت کەوا ئیماندار بێت. ئەنجا دەنگدەر دەبێ وریابین دەنجی خۆت بە فیڕۆ نەدەی بزانی دەنگ بۆ چێ دەدەیت چونکە لێپرسینەوەی لە دوایە